بەڕێز سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمانە کاکسیان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان بەگشتی پرۆسەکە چۆن بەڕێوەچوو پلانەکە و خۆی جێبەجێکرا کاکسیروان. بەڵێم کاتتان باش پلانەکەی ئێمە ئەتوانم بڵێم لە 11 تا 22 ئەوەی دامان نابوو جێبەجێمان کرد وەکو دەستەی ئامار و وەزارەتی پلاندانانی هەرێم. ئێمە لە 11 دەستمان بە ئامادەکاریەکان کرد بۆ ئەم قۆناغی سەرژمێری کە قۆناغێکی گرنگە دوای ئەوەی لە کۆتایی مانگی دە و سەرەتای مانگی 11 ڕێکەوتنێکرا لەگەڵ حکوومەتی فدراڵ سەبارەت بە چۆنیەتی جێبەجێکردنی سەرژمێری چ لە عێراق بە ناوچە کوردستانیەکانی دەرەوە و چ لە هەرێمی کوردستان. ئەم ڕێکەوتنە بووە هۆی کە ئێمە بتوانین ئامادەکاریەکان لە ماوەیەکی کورتدا بە پێی پلانێکی تایبەتی لە ناکاو بۆ ئەوەی بتوانین ئەو هەموو بژمێرانە کە لە ڕێگای سیستەمێکی ئەلکترۆنی دۆزرانەوە ئەوانەی کە لە پارێزگاکان و ئیدارەکان کاریان کرد بۆ ئەوەی سەرژمێریەکە جێبەجێ بکەن. ئەم سەرژمێریە قۆناغی تۆمارکردنی خێزان بوو، چەند پرسیارێکی سەرەتایی و سەرچی کراوە لێیان. ئەم قۆناغی کە ماوەتەوە ئێستا کە ئامادەکاری بووەکەین لەگەڵ باغدا پێکەوە تایبەتە بێ بە خودی فۆرمی سەرژمێری کە ئەو داتان تیاابێ ئەوەی کە پێشتر ئاماژەمان پیاوە بۆ بارودۆخەکانی ئابووری کۆمەڵایەتی و تەندروستی و پەروەردەی. زۆر باش کاکسیروان قۆناغی سێم بوارانەی کەی دەست پێەکە پێویستە بۆ پرۆسەکە چۆنە چەند ڕۆژی پێچێ و قەدەغی هاتوچووی لە یەکەوێتەوە یاخود نا هەر بە شێوەیەکی ئاسایی ئەو ماڵانەی کە سەردانتان کردون جارێکی دیکە سەردانیەکەنەوە و ئەو زانیارانەی کە پێویستە لیان وەرەگرن. قەدەغی هاتوچۆیتیان نییە و زیاتر لە 2 هەفتە خایەنەیە. ئەمە سبەی لە هەرێمی کوردستان قۆناغی ڕاهێنانی بژمێرەکان لەسەر فۆرمەکە دەست پێەکەین. خۆی ئەبوایە وەکو باقی عێراق ئێمە لە پێش قۆناغی تۆمارکردنی خێزان ئەو ڕاهێنانە بکرایە، بەڵام لەبەرەوەی درەنگ دەستمان پێکرد فریانە کەوتین ئەو ڕاهێنانە بکەین، بۆیە دوامان خست بۆ دوای قۆناغی تۆماری خێزان. ئەو ڕاهێنانە 5 ڕۆژە خایەنێ و لە 6مین ڕۆژ بژمێرەکانمان لەگەڵ تیمەکانی ئامار لە بەڕێوەبەرایەتیەکان بەسەرپەرشتی ئەوانە بێت ئیشەکان دەست پێکات. ئێمە پێشبینیەکەین 2 هەفتەیەکی بوێت تا ئەو قۆناغەش تەواوە بێ، خۆی ڕەنگە زیاتریشی بوێ، بەڵام ئێمە هەوڵەکانمانەوەی لە ماوەی 2 هەفتە بتوانین تەواویکەین. هەوڵی جددی ئەدرێ بۆ ئەوەی لە 15 بکرێ تانی تەواو بێ. باشە کاکسیروان زۆرە وترێ سەرژمێری گۆڕانکاری گەورە دروستەکە لە عێراق و لە هەرێمی کوردستان. ئەو گۆڕانکاریە چییە کە سەرژمێری لە هەرێمی کوردستانە دروستیەکە؟ من نازانم گۆڕانکاری گەورە ئەبێ یان نا. ئێمە چاوەڕێی تەواوکردنی کارەکانین بۆ دەرخستنی ئەنجامەکان. تیمی دەستەی ئامار لە بەغای ئێستا بۆ ئەوەی بەهاوبەشی لەگەڵ تیمی دەستەی ئاماری عێراق لەوێ ئەنجامەکان ئامادە بکەن و کاتەکەشمان پێ بڵێن بۆ ڕاگەیاندنی. چاوەڕێکین تا ئەنجامەکانە بینین، ئەو کاتایی ترە بینین ئەگەر ئەنجامەکان گۆڕانکاری گەورەی تایە یان کەمتر. دەرەنجامەکان چەند ڕۆژی کە ڕاگەیەنرێ کاکسیروان؟ مەفروض ئەم هەفتەیە ڕابگەێنرێ. باشە ینی قسەیەک هەبوو ئەتوانن کە ڕای بگێنن، بەڵام لە ینی وەستاون تاوەکو ئەنجامی مادی ناوچەکانی مادی 140 ڕاگەێنرێ. ئەوەستن هەردوو شوێنەکە بەیەکەوە ڕاگەێنرێ. ئەم هەرێمی کوردستان ئەوە بۆ ئەنجامی کۆتایی باسەکەی تۆ. بەڵێ ئەوە ئەنجامی کۆتایی باسەکەی تۆ. ئێمە باسی ئەنجامی سەرەتاییەکەن. عادەتەن لە ئەنجامی سەرەتایی وردەکاری زۆری تیا نابێ، ئەبێ فۆرمی سەرژمێریش تەواو بێ، اینجا ئەنجامی کۆتایی ڕابگەێنرێ. ئێمە لەو ئەو پرسیارەی تۆ تایبەتە بە ئەنجامی کۆتایی، ئەمە ئەنجامی سەرەتاییە. باشە بۆ چونێک هەیە بەشێک پیان وایە کە ئەم سەرژمێری زیانە بۆ کورد لەبارەی سوود و زیانەکانی، ئەو بەشێکیش پێی وایە کە ئەمە سوودی بۆ کوردەیە. ئێوەڵێن چی لەمبارەیەوە؟ ئێمە لاینێکی تەکنیکین. لاینی تەکنیکی دایم بیر لەوەکەینەوە ئێمە کە سوودەکان چۆنە، ئەگەر بزانین زەرەری تایە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی پەروەردەیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی هەر نیشاندەرێکی ئابووری ترەوە یان کۆمەڵایەتی یان دیموگرافی نایکەین ئێمە. بەڵام ئێمە وەکو وەزارەتی پلاندانان ئیشی ئێمە ئەوەیە و دەستەی ئاماریش ئەوەیە ئێمە
نیشاندەر و داتای ڕاست بخەینە بەردەم بڕیار بەدەستەکانەوە. بۆیە سەرژمێری لەبەرەوەی 37 ساڵە لە کوردستان نەکراوە، داتای ورد لەسەر تاک و لەسەر خێزان لەسەر ناحیە و دێ و ئەوانە نەبووە. ئەوە ئەو سەرژمێریە ئەو ڕێگایەمان پێ ئەدا کە حکوومەتەکەمان خاوەنی ئەو داتایانە بێ بۆ ئەوەی بتوانانی ئەو پلانەی کە هەیەی بۆ گەشە پێدان بۆ پەرەپێدان جێبەجێ بکە. ئەگەر لە ڕووی نەتەوەیەوە باس بکرێ، ئەگەر لە ڕووی ترەوە سیاسیەوە باس بکرێەوە بابەتێکی کێە. باش کاک سیورانە گرفتی تەکنیکی هەبوو لێرە و لەوێ ینی لە ئەم سەرژمێریەیە بۆ سەرژمێری خۆراقی سێم بۆ گرفتە تەکنیکیانە تا چەند چارەسەر کراون و تا چەند دەستنیشان کراون بۆی کە دووبارە نەبنەوە. گرفتەکان تایبەت بوون بەو تابلتانە بوون، چکە وەکو باسم کرد ئێمە زۆر بە خێرایی دەستمان کرد بە ئامادەکاری. ئەو ئەم خێراییە وای کرد کە هەنێک لەو پێداویستیانە بە درەنگ بەدەستمان بگات. ئەو بەرنامانەی کە لەسەری بوو فریانە کەوتبوون بەغا لەسەری دایب مەزرێنن، ئەو شەی بەکارهێنەرەی کە ئەبوای لەسەری بواە بۆ هەرێمی کوردستان هەڵی تێکەوت بوو. ئێمە ئێستا 5 تا 6 ڕۆژمان لە بەردەستە و تەجروبەی پێشوشمان لە بەردەستە. ئەتوانین لەم چەند ڕۆژە ئەگەر هەر هەڵەیەک هەبوو بێ، ئەگەر هەر کێشەیەک هەبوو بێ چارەسەریکەن و چارەسەریشمان کردە و کاتە لە کاتی دەستپێکردنی پرۆسەکە لە دوای لە 16 مانگەوە. ئەم زۆربەی ئەمانە چارەسەر کران، بەڵام ئەگەر مابێ لەم ماوەیە چارەسەرەکرێ. زۆر باش کاک سیوران گرفتێکی تر هەبوو نەبوونی هێڵی ئینتەرنێت بوو لە هەندێک ناوچە. ئەمە چۆن مامەڵی لەگەڵا کرێ؟ ینی تۆمارەکرێ دواتر ئەنێڕێیان چۆن ئاوا؟ ڕێک وایە خۆی تۆمارەکە ئەتوانی تۆ لە شوێنەی کە ئینتەرنێتی تایە خەریتەکە داونلۆ دەکەی، خەریتەکە دابەزێنی. اینجا چی چکە خەریتەکە بە پێشتر دابەزێنێ بژمێرەکە و اینجا بچێتە بەردەم ماڵان و یەکەکانی نیشتەجێبوون کارەکانی خۆی جێبەجێ بکە. خەریتەکەی داگرت پێشەوەی بچێتە کاری خۆی لەو شوێنانەی کە ئینتەرنێتی لێ نییە، لەوێ ئیشەکەی تەواوە کرد. دوای ئەوە ئیتر داتاکانی ئەنارد کە ئەگەڕایەوە بۆ ماڵەوە یان بۆ شوێنێک کە ئینتەرنێتی هەبێ و داتاکان بنێری. باش کاک سیروان شوێنانی کە ئاسان دەست پێ ڕناگەیانی ناوچەی سەختی شاخاوین هەندێک گوند و لادێ هەیە لە کوردستانە ناوچەیەکی سەختن ئاسان دەست پێیان ناکە. چۆن ئەمە مامەڵە لەگەڵ ئەمەیەکەن؟ چۆن ئەمە چارەسەرەکەن؟ ئەوە تیمەکانی دەستەی ئامار بۆ طبیعی پێشتر کە نەخشەکان ئامادە کراوە دیاری کراوە ئەو شوێنانە کە سەختن و دوورە دەستن، بۆیە تیمی تایبەتی بۆ دانراوە کە بتوانن کارەکانیان بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە لە ناو شارە ئیشەکەن ژمارەی یەکەیان زیاتر بەرەکەوێ لەوەی کە لە دیە و لە شاخەکان بۆ ئەوەی ئەو قورسەیە کە یێتە پێشیان بتوانن چارەسەریکەن بە شێوەیەکی باشتر. زۆر باش کاک سیوران قۆناغی سێم ئیتر بە قۆناغە قورسەکەی کە کۆمەڵێک پرسیاری تایە کە هەندێک خەڵک ینی بەلایەنەوە تا ڕادەیەک نامۆیە پێم وایە 72 پرسیارە ئەگەر 77 پرسیارە. ئەمە زۆر نییە 77 پرسیار، ینی ئەمە بە تەواوەتی لە ڕووی مادیەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی توانای مرۆیەوە هەموو ئەمانە دەرەخا لەو 77 پرسیارەیە. 77 پرسیارەکان پرسیاری زۆر تایبەت نین، یعنی ئێمە باسی شێوازی کار و کارکردنیەکەین لە چ سەکتەرێک کارەکە، لە چ پیشەکەی چییە، پرسیارەکەین ئایا لە شوێنی چکەوە هاتووە بۆ ئێرە، کەی هاتووە، وڵاتی نامەکەی چییە، ئەو ئاستەنگانەی لە ڕووی جەستەیی هەیەی چییە، نەخۆشی درێژخایەن، ئاستی تەواوکردنی خوێندنی چییە، چ بڕوانامەیەکی بەدەستهێناوە، خاوەندداریتی یەکێکێ ئایا لە کرێیە یان خۆی خاوەنێتی. ئەمانە پرسیاری زۆر گرنگن بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین بارودۆخەکە هەڵبسەنگێنین لەسەر ئاستی دێ و گەڕەک و ناحیە و قەزا و پارێزگا. بۆیە پرسیارەکان زۆر پرسیاری ڕێک و پێکدانراون و ئەتوانین کاری زۆر چاکی لەسەرکەین دوایەوەی کە پڕکرایەوە ئەو فۆرمە. زۆر باش کاک سیروان ئەکرێت بۆ نمونە خێزانێک لە ینی لە کاتی سەرژمێریەکە نەیەوێت وەڵامی هەندێک پرسیار باتەوە، ئاسایی ئەمە ئەکرێت؟ یعنی ئێمە ئەمانەوێ خێزان و هاوڵاتی پرسیارەکان وەڵام بنەوە چکە سوودی زۆر گەورەی هەبێ بە ئەنجام بۆ خۆیان، جگەلەوەی کە ئێمە سوودی لێ ئەبینین چکە ئێمەش هەر بەشێکین لەو خێزانە. من ئەگەر ینی سیروان ئەگەر نەچێت داتاکانی بە دروستی بە ئەی چۆن من بتوانم لە حکوومەت بزانم بارودۆخەکە چۆنە. بۆیە ئێمە نامانەوێ بڵێین هاوڵاتی
ئازادە یان بڵێن جواب نەداتەوە پرسیارەکان هیچی وایتیان نییە کە جوابەکەی زۆر شکی تێبکەوێ یان بڵێن زەرری هەبێ بۆ هاوڵاتی بۆیە ئێمە زۆر گرنگە بەلامانەوە کە هاوڵاتی هەموو پرسیارەکان جواب باتەوە بۆ شێوەیە کە خۆی باسیەکە ئێمە ناتوانین گوشاری لەسەردانین چۆن جواب باتەوە ئێمە ئەڵێن چۆن تۆ پرسیارت لێکرێ وەڵام بەرەوە بە ئازادی. بەڕێز سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەت هەرێمی کوردستان سوپاس مامەتەبوونی بەڕستان کاک سیروان بەخێر بێن.